جوڵانەوەی نەوەی نوێ کە پارتێکی سیاسی نوێیە بۆ یەکەم جارە بەشداری هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەکات و بەرپرسانی جوڵانەوەکە ئومێدەوارن بە داهاتووی جوڵانەوەکەیان و خۆیان بە نەوەیەکی نوێی سیاسی هەژمار ئەکەن. وێران بکەن چێ ڕێگر بۆ لەوەی کە ئەم وڵاتە خۆشگوزەران بێت. جگەلەوەی نەوەی نوێ بریتێ لە نەوەیکی نوێی سیاسی واتە مەرزیان نەوەی نوێ بریتی بێت تەنها لەوانەی کە لە تەمەنێکی دیاریکراون و کە گەنج بن بگرە کۆمەڵێک خەڵکی خاوەن پسپۆڕی و بەتوانامان هەیە کە لە ڕابردووە دەرفەتی بەشداریکردنی سیاسیان نەبووە دەرفەتی ئەوان نەبووە لە ناو حیزبەکانی ترا بتوانن بەشدار بن بۆیە نەوەی نوێ بریتە لە پێکهاتەیە کە تەواو جیاوازە لە هێزەکانی تر ئەتوانێت لە ئایندەیەکی نزیکدا کاریگەریەکانی لەسەر حکومڕانی و لەسەر هەرێمی کوردستان و لەسەر پەیوەندەکانی عێراق دەرکەوێت. جوڵانەوەی نەوەی نوێ پڕۆژە و پلانی خۆیان هەیە بۆ کوردستان و پێیان وایە بتوانن چارەسەری کێشەکان بکەن. جیاوازی جوڵانەوەی نەوەی نوێن پارتە سیاسی لەگەڵ پارتە سیاسیەکانی دیکە لە هەرێمی کوردستان داوایە نەوەی نوێ لە ماوەی کەمتر لە ساڵێکە لە دامەزراندنی توانیوێتی بە پلان بێتە نێو مەیدان لە هەرێمی کوردستان دوو پلانی هەبووە پلانی درێژمەودا پلان بۆ 15 ساڵ هەروەها پلانی کورتمەودا پلانی 4 ساڵی پلانی استراتیژی 4 ساڵی بۆ داهاتووی هەرێمی کوردستان و ئەم پلانانە پلانن بۆ چارەسەرکردنی بەشێکی زۆر و تەواوی ئەو کێشانی کە لە هەرێمی کوردستاندا هەنوو 27 ساڵە پارتە سیاسیەکانی دیکە پلانیان نەبووە دیدیان نەبووە بەڵام نەوەی نوێ پلانی استراتیژی هەیە و بە میکانیزم دەیەوێت هەموو ئەم کێشانە چارەسەر بکات. ئەندامانی نەوەی نوێ پێیان وایە کە جوڵانەوەکە گرنگیەکی زۆر بە ڕۆڵی گەنجان و ژنان دەدات. ژنان و گەنجان پایەسەرەکیەکانی نەوەی نوێ پێگەێنن و لە سەرەتای هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەوە کچان دەورێکی زۆر سەرێکیان بینی جیاوازتر لە بانگەشەکانی پێشووتر یان خۆت بانگەشەی حیزبەکانی تر بەجیا لە ناو شار و شارۆچەکانی کوردستان دەورێکی سەرێکیان هەبوو بانگەشەی هەڵبژاردنیان نەکرد و خەڵک زۆر بە پەرۆشەوە زۆر بەباشی هاتنە پێشەوە لە نەوەی نوێ. نەوەی نوێ توانوویەتی لە سایە چلی ئەندامی سەرکردایەتەکەی لە ژن پێک بێ و جونگە گرنگەکانی تریش لە ناونەوەی نوێ زۆربەی زۆرینەی ژن و لە پسراوەتیان هەیە ئیشوکاری خۆیانەکەن و دەورێکی ڕئیسیان هەیە لە ناونەوەی نوێ کە بەڕاستی ئەمە شتێکی زۆر زۆر جیاوازە لە چاو حیزبەکانی ترا. بڕیارە ڕۆژی یەکشەممە و بەرواری سی ئەم مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت و لیستی نەوەی نوێ بە ژماری 134 و بە سەرۆکایەتی شاسوەر عەبدولواحید بەشداری هەڵبژاردنەکان دەکات. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی.